بەڕێز دکتۆر محەممەد کاکەسوب سپۆڕی مێژووی و سەبارەت بە مێژووی کورد و پرۆسی سەرژمێری گشتی لە عراق لەگەڵ مارەبی دکتۆر سپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان بەخێر بێن بەخێر بێ لە ڕووی مێژوویەوە سەرژمێری تا چەندە گرنگە؟ سەرژمێری زۆر گرنگە بۆ ئەوەی گۆڕانکاریەکان بزانین لە ڕێژەی کورد لە دەوڵەتی عراقدا هەروەها گرنگە بۆ دەوڵەت بۆ ئەوەی بتانی پرۆسەی پەرەپێدان ئەنجام بدا پێویستە بزانێ مەسەن چەند نێر هەیە چەند مێ هەیە چەند منداڵ هەیە چەند پیر هەیە بۆ ئەوی بزانی پێویستی چەند بە قوتابخانە چەند بە نەخۆشخانە بە خزمەتگوزاری بەگشتی هەیە بۆیە بەجێرەی نەتەوە یەکگرتووەکان بڕیارێک هەیە لە هەر دەوڵەتێکدا 10 ساڵ جارێک سەرژمێری ئەنجام بدرێ هەرچەندە ئەو 10 ساڵەش گرفتی هەیە چونکە دەڵێن داتاکان زوو دەگۆڕێن بەڵام لەبەر ئەوەی پرۆسەی ئاماریان سەرژمێری پێویستی بە توانایەکی مادی و دارایی باش هەیە بۆیە زەحمەتە لە 10 ساڵ کەمتر جارێک ئەنجام بدرێ لە عێراق بەگشتی هەز دەکەین تا ڕادەیەکی باش ئەوە پەیڕەو کراوە خۆی پێش دروستبوونی دەوڵەتی عێراق ئینگلیزەکان کە هاتنە ئەو ناوچەیە لە ساڵی 1990 بە تەخمینەکیان کرد بۆ دانیشتوانی عێراق بەڵام کە دەوڵەتی عێراق دروست دەبی لە 1921 لە 27 سەرژمێریەک دەکرێت دواتر لە 34 دەکرێت دواتر لە 47 دەکرێت دواتر لە 57 بەردەوام دەبی هەتا 87 بەڵام دوای 2003 نەکرا لەبەر بارودۆخە سیاسیەکە. زۆر باشە بۆچی هەموو پێگاتەکان بە تایبەتی کورد جەخت لەوەکەنەوە کە ئەبێ سەرژمێری 1950 بکرێتە بنەما بۆ خۆی زیاتر کورد لە ڕاستیدا لەبەر ئەوە خاڵێک هەیە لەو کاتدا ئەو ئامارە یان سەرژمێریەی لە عێراق کرا زیاتر لەژێر سەرپەرشتی وەزارەتی ناوخۆ بوو ئەو کات وەزیری ناوخۆی عێراق سعید قەزاز کورد بوو هەرچەندە سعید قەزازیش هەندێک لایەنی ئەرێنی و نەرێنی هەیە یعنی باوەڕی بە دەوڵەتی عێراقی شەبوو بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک لە پێکاتەکانی دی عێراق لەوانەیە دان بەو سەرژمێریە نەنێن لەبەرەوەی دەڵێن زیاتر لە بەرژەوەندی کورد بووە بەڵام ڕێژەی کوردیش لە دەوڵەتی عێراقی لەو کات باشتر بوو بە بەراورد بە سەرژمێریەکانی پێشووتر و دواتریش. زۆر باشم سەرژمێری ئەتوانێت چی بکات بۆ عێراق یعنی نەک بۆ عێراق بۆ هەموو دەوڵەتێک تۆ ئەوەی پەرەپێدان ئەنجام بدەیت بۆ ئەوەی بتانی پلانی ڕێکوپێک دابنەی بۆ ئایندا بۆ ئەوی بزانی وەکو گوتمان پێویستی چەند بە داینگا بە خستەخانە یعنی نەخۆشخانە بە قوتابخانە بە زانکۆ بە شەقام بە هەموو بوارەکانی ژیانەیە پێویستە بزانی چەند دانیشتوانت هەیە بۆ نمونە بۆ هەرچەند کەسێک تۆ دکتۆرێک دابین دەکەی بۆ چەند هەر کەسێک پەرستیارێک دابین دەکەی قوتابخانەیەک دابین دەکەی زانکۆ دابین دەکەی تۆ ئەگەر ئامارت نەبی سەرژمێری نەبی ناتوانانی پلان دابنی. زۆر باشە لەم سەرژمێریە ینی کورد داوای ئەوە کات کە بە سەرژمێری 1950 بڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش محەممەد شیخ سوودانی خۆی دەتوانێت خاڵەکی دوش بڵێن لە هەتا 57 پرۆسەی تعریب لە عێراق لاواز بوو دەتوانین بڵێن لە دوای سەردەمی کۆماری زیاتر پرۆسەی تعریب گەشە دەستێنی بۆ ئەوەی 57کە زیاتر ئەوە خاڵێکی ترە با بڵێن. باشە ئەمە لەسەر بنەمای یاسای ئەوانە کریان لەسەر بنەمای یاسایی و زانستیان مەبەستێکی سیاسی لە پشتەوەیە چونکە ئەمە هەمیشە ترسی هەموو پێگاتەکان بووە لە سەرژمێری کە ویستێکی سیاسی لە پشت ئەمەوە هەبێ خۆی بێگومان سیاست کاریگەری دەبی لەسەر هەموو شتێک لەوانش لەسەر ئامار بەڵام لە هەمان کاتیشدا کورد پێویست بوو باشتر خۆی ئامادە بکە و لە ئێستاوە دەڵێم ئەگەر ئەو ئامارە کرا بۆ ئاماری دواتر ئێمە پێویستە یعنی بۆ 10 ساڵی تر لە ئێستاوە خۆمان ئامادە بکەین بۆ نمونە دەستگاکانی ڕاگەیاندن گرنجیان بە زۆر بابەتدایە لەوانەیە گرنگە بەڵام بابەتی سەرژمێری ئامار لەوانەیە گرنگتر بی لەو بابەتانە ئەوەی هەست دەکەین ئێستا گرنگی پێدەدرێ بۆیە ئەو پرۆسەیەکە پەیوەندی بە ئێستا و ئایندەی کوردیشەوە هەیە بۆیە پێویست بوو گرنگی زیاتر پێ بدرێ هەروە هەندێک دام و دەستگا تایبەت هەیە لە هەرێمی کوردستان دەستەی ئامار و ئەوانە پێویستە ئامادەکاری باشتر بکەن بۆ سەر ژمێریان ئاماری داهاتوو بۆیە ئەمە پرۆسەیەکە بەردەوامە وەکو گوتمان بە جێرەی نەتەوەیە گرتوەکان دەڵێ هەر 10 ساڵ جارێک دەکرێت ئەگەر گرفتی گەورە نێتە پێشی وەکو ئەوەی هاتە پێشی لە 2003 تاکو ئێستاەوە یەکەمین جارە ئەنجام دەدرێت بۆیە پێویستە ئەمە خۆمان ئامادە بکەین خۆی ترسی سەرچی لە ڕاستی لەلایەنی سیاسی و لەلایەنی کۆمەڵایەتیشە
ئەوەی هەست دەکرێت کورد لە عێراق بەڕادەیەکی کەمتر لە عەرەب زیاد دەکات یعنی ژمارەی لەدایک بوون بەڵام ئەوە لە تورکیا پێچەوانەیە ئەو لە تورکیا دەبینین کورد زیاتر زیاد دەکات بەرامبەر بە تورک ئەوەش پەیوەندی بە کۆمەڵێک شتەوەی خێزانی کوردی ئێستا هەست دەکەین خێزانی کوردی بچووک دەبتەوە پەیوەندی بە پرۆسەی خوێندنەوە هەیە خوێندن بەگشتی زۆر باشە بەڵام ئەوەی وەکو دیفاکتۆ واقع لە کوردستانی عێراق دەیبینین هەرچەند خوێندەواری بڵاو دەبتەوە ژمارەی لەدایک بوون کەمتر دەبتەوە خێزانەکە بچووکتر دەبتەوە قەناعەتی خێزانەکان وایە منداڵی زیاتر نەخەنەوە ئەوە لەوانەیە لە بۆ خۆشگوزەرانی خێزانەکە باش بی یعنی یەکێک دوو منداڵی هەبی لەوانەیە باشتر بتانی بە خێویان بکە بەڵام وەکو پرسێکی نەتەوەیی وەکو پرۆسەی ئامار ئەوە مەترسیدارە ئەگەر بێت و ئەمە هەست دەکەین خێزانە عەرەبەکان گەورەترن ژمارەی منداڵیان زیاترە ئەوەش پەیوەندی بە زۆر لایەن هەیە بۆ نمونە پرۆسەی ئەوەی ژنی دووەم هێنان کە لە کوردستان ڕێی نەدرایان بە هەندێک مەرج ڕێیدرا ئەوە لە باشوور و ناوەڕاستی عێراق ئەوە یەک لەو هۆکارانەیە بۆ نمونە منداڵ لەوێ زیاتر لەدایک دەبێت هۆکاری تریش زۆر هەیە مەسەلەی ئاینی و زۆر باش ئەگەر بێت پرسیاری لە سەرژمێرەکە پرسیاری نەتەوە بکرێ ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئەوەی ئێستا جێمانێ بۆ دەستگاکانی ڕاگەاندن دەڵێن پرسیاری نەتەوە و مەزهبی تێدا نیە نازانین هەتا ئەو ڕۆژە گۆڕانکاری بەسەردادێ ئەگەر تایە بووە ئەمە کاریگەری نابێت لەسەر ناوچەکانی مادەی 140 بێگومان کاریگەری دەبی بەڵام ئەوەش دیسان ئەمە دەبێ لەو ڕوەوە هانی دانیشتوانی ئەو ناوچانە بدەین بگەڕێنەوە ڕاستە ژیان لەو ناوچانە زەحمەتترە لەوانەیە دەرفەتی ژیان ئاسان نەبی بەڵام وەکو مەسلەیەکی نەتەوەیی ئێمە هەوڵ نەدەین زۆربەی دانیشتوانی کوردستان لە هەولێر و سلێمانی لە شارەکان لە پایتەختانکان کۆ بکەینەوە چکۆ پرۆسەیەکی نەتەوەییە پێویستە دانیشتوانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوانە بگەڕێنەوە شوێنی خۆیان ئەگەر چی تووشی ئاستەنگ و زەحمەتی زۆر ببنەوە بەڵام ئەگەر ئەوان لە شوێنی خۆیان نەمینێن بێگومان خەڵکیی شوێنی ئەوان پڕ دەکاتەوە کە کورد نینە زۆر باشە ئەم سەرژمێریە ئەتوانێت لە ڕووی مێژوویەوە چی بۆ عێراق بکات لە کاتێک ئەم هەموو گلەی و گازندە و ترس و ئەوەیە هەیە لە سەر سەرژمێریەکە لە ڕووی سیاسیەوە هەموو ئەو ڕووداوانەی ئێستا ڕوودەدا پاش 30 ساڵ دەبێتە مێژوو بۆیە پاش 30 ساڵ ئەو سەرژمێریە توێژەرەکان دێن ئەو داتایانە دەینن باز دەکەن کە دانیشتوانی عێراق لەو ساڵەدا بۆ نمونە 40 ملیۆن بووە یان چل و چەند ملیۆن بووە بۆ نمونە ئێمە ئێستا کە دەگەڕێنەوە بۆ ساڵی 34 یان ساڵی 27 یان 47 57 یەکێک لە سەرچاوەکانمان بۆ تێگەیشتن لە بارودۆخی عێراق بارودۆخی شارەکان قەزا و گوندەکان ژمارەی نێرەکان ژمارەی مێیەکان خەڵک بەجێرەی مەزهب بەجێرەی ئاین هەتا نەتەوەکان بۆ نمونە چەند ئەرمەن لە عێراق بووە چەند جوو لە عێراق بووە چەند مەسیحی هەبووە بێگومان ئەو سەرژمێریانە داتای باشمان دەدەنێت زۆر باشە دکتۆر و پسپۆرێک و شارەزایەک لە بواری مێژوو و سەرژمێریە ئەم سەرژمێرە تاوەکو ئێستا کە هەنگاوی بۆ نراوە گفتوگویەکرێ چۆنە بینن من پێم وایە سەرژمێری خۆی لە خۆیدا پرۆسەیەکی پێویستە بۆ ئەوەی پلاندانان بە شێوەیەکی زانستی بی نەک بە شێوەیەکی ڕەمەچی عەشوایی بی بەڵام لێرەشدا سیاست ڕۆڵی دەبینی دەوڵەتی عێراق هەوڵ دەدا لە بەرژەوەندی خۆی ئەو سەرژمێریە ئاراستە بکاو بەکاری بینی بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە هەرێمی کوردستانمان هەیە لە دامودەزگاکانی دەوڵەتی عێراقی کورد پشتی هەیە لە وەزارەتەکان لە پەرلەمانی عێراقیدا لە دامودەزگایەکان بۆیە پێویستە ئەو کەسانەی لەو دامودەزگایانە ئەوانش ڕۆڵی خۆیان زیاتر ببینن بۆ ئەوەی ئەنجامێکی باشترمان بەدەست بکەوێت بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد کاکەسوور پسپۆڕی مێژووی سوپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس چاوەکان